بەناوی خوای بەخشندەی میرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویست. خۆم بە خۆشحاڵەزانم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەگەمەوە. هەڵبەتە سبەینێنا دوو سبەی دەچینە نێو مانگی ڕەمەزانەوە بە شێوەیەکی گشتی مسلمانان لەم مانگەدا بە حکمیەوەی کە بە درێژایی ڕۆژ بە ڕۆژوو دەبن و هەوڵی ژەدرێت هەمیشە سفرەی بەربانگ سفرێکی قەرەباڵغ بێ، هەروەها هەوڵە درێت کە لە کاتی بەربانگکردنەوەدا هەموو جۆرە خواردنێک لەسەر سفرە و خوانەکانماندا بوونی هەبێت. لەگەڵەوەدا ئێمە قسەمان لەسەر خودی بەرەکەتی مانگەکە نییە، بێگومان مانگی ڕەمەزان خۆی بەدەر لە بەرەکەتی ئیمانی بەرەکەتی جۆرەهای بەرەکەت لەگەڵ خۆیدا دەهێنێت. بەڵام قسەکە ئەوەیە مسلمانان هەمیشە بێئاگان لەوەی کە خودی زۆری خۆراک و ئەو مەسرەفەی کە لەو مانگەدا دەکرێت پەیوەست نییە بەوەی کە تۆ ئەمە ناو بنیت بە بەرەکەتی مانگی ڕەمەزان. لە ڕووی خۆراک و پزیشکی و تەندروستیشەوە لەوەیە هەم تەندروستیش نەبێت، چونکە خودی ئەو خۆراکانی کە سفرێکی قەرەباڵغ دروستی دەکات بێگومان زیانی تەندروستیشیە بێت، ماعەدا ئەو خۆراکانەی کە ئەگەر هەمە چەشنەش بن خۆراکی تەندروست و سووک و بەبایەق بن. قسەمان لەم ڕۆ نییە، زۆرتر قسە لەسەر بارە ئابوووریەکەیەکەین. ئەمەوە قسە بکەم کە لەگەڵ ئێوەی خۆشەویست ئەم بەرنامەمان تایبەت کردووە بە پەیوەندە تەلەفۆنیەکانی ئێوە، با بزانین بۆچی زۆربەی کات و هەموو ساڵێک مسلمانان کە مانگی ڕەمەزان دێت مەسرەفێکی زۆر هەڵەبژێرن یاخود نەخێن مەسرەفێکی کەم، بەڵام ئەو پارەی کە دەیانەوێت مەسرەفی بکەن نەخێر ئەمان دەیبەخشن بە کەسی نەدار و هەژار و کەم دەرامەت، کە خۆی لە چوارچێوە ئابوووریەکەیدا ئێمە ئەم بوعدەی زۆرتر وەرەگرین. ئەوەیە کە جارێکی تر ئاڵوگۆڕی پارە لە نێوان پارەدار و دەوڵەمەندەکانەوە جارێکی تر بۆ نێودەستی هەژارەکان کە ئەمەش جۆرێک لە یەکسانبوونەوەی ژیانی تاکەکانی لێبەدی دێت و جیاوازی چینایەتی کەمە بێتەوە کە ئەمە خودی ئیسلامیش جەخل لەسرە ماکاتەوە. پێویستە لەم مانگەدا ئێمە ئەمانەوێت زۆرتر بڵێم ئەم مانگە پێویستە مەسرەف کەم بکرێت، ئەو پارەی کە تۆ دەتەوێت مەسرەفی تیا بکەیت بۆ سفرە و خوان و خواردنێکی زۆر بیبەخشە بە دوو ماڵی هەژار و نەدار کە ناتوانن چ پارشێوێکی باشی پێ بکەن چ بەربانگێکی باشی پێ بکەن، کە ئەمە هەم لە ڕووی دنیاویەوە تۆ ئاسوودە و دەروونێکی ئارام بەخۆ دەبەخشیت، لە ڕووی ئەو دنیاشەوە خوای پەروەردگار پاداشتێکی زۆر گەورەشت بۆ دەبڕێتەوە. لەگەڵ ئەمەشە لە بوعدە ئابوووریەکەشیەوە ئەوەیە کە تۆ جارێکی تر مەسرەفێکی بەها ناکەیت، مەسرەفێک ئەو پارەی ئەگەر سەرفیشیکەی بیبەخشی بە کەسێک بۆی کە سفرە و خوانێکی تری متەوازیعانەی ماڵێکی تری پێ ئاوەدانکەیتەوە بێشک ئەمە لە ڕووی ئابووریشەوە باشترە. بینەرانی ئازیز و خۆشەویست بەر لەوەی ئێمە پەیوەندە تەلەفۆنیەکانی ئێوە وەربگرین بۆی گفتوگۆ بکەین ئایا لە مانگی ڕەمەزانە ئێمە زۆرترین شت لە ئێوارانە بەرینەوە سەر سفرەکەمان و مەسرەفێکی زۆر بکەین و پارێکی زۆر هەموو ڕۆژە سەرف بکەین، یاخود ئێمە گرنگی بدەین بە ئەم مانگە کە مانگی ڕەحمەتی پێوترێ، ئێمەش خۆمان ئەو سیفەتە خواییە کە بۆ بەندەکانی حەواڵەی کردوون ڕەوانەی کردوون ئێمە جارێکی تر بیبەخشینەوە بە بەندەکانی خوای پەروەردگار کە ئێمەش ببەخشین. هەڵبەتە راپۆرتێکمان لەو بارەوە بۆ ئامادەکردوون، دواتر لەگەڵ یەک گفتوگۆی زیاتر دەکەین بە پەیوەندیە تەلەفۆنیەکانی ئێوە. فەرموون.
لە ڕەمەزانە هاوڵاتانی خۆمان بەعام کورد کاتی ئێوەران کە دانیشتنانە خۆن ئیسرافێکی زۆر لە خواردناکەن جەناب و چی دەیە لەسەر ئەو ئیسرافە زۆری کە لە خواردن ئاکرێت لە ڕەمەزان وەڵایی بەڕای من یعنی دیارەوەی کە چەند سەعاتێک مانووە بێ بە ڕۆژووە بێ ئیتر کە نەفسی شێگیرە و خواردنانی کە حەزیلەکە بە ڕۆژ نییە بیخوا ئیترەوە هەوڵەشی وایە وارە وازانێ مێخواچێ دنیاشتی شەکرێ و کەم و مەسرفێکی زیا و هیچی ترتەنیارە کەمیشی پێخورێ لەسەر سفرەکە بڕێکی زۆر ئەمێنێتەوە بەڵێ زیاد ژەمێنێتەوە هیچی پێ ناخورێ بەڕای تۆ باشتر نییە لە ڕەمەزانە هەوڵ بدرێ ئەو خواردنە زۆرانە کەم بکرێتەوە لە جیاتی ئەوە ببەخشرێت چونکە مانگی ڕەمەزان مانگی بەخشینە مانگی یاوکاریکردنی هەژارانە لە جیاتیەوە ئەو مەسروفاکرێ ببەخشرێ بە هەژارەکان بە تاکید وایە بە تاکید بەڵام وەکو جەناب عەرزم کردی ئەوەی کە بە ڕۆژوە بێ حەزی لەو خواردنانەی و ئیتر وەزانێتە دنیا نامێن هەر ئەوەیە بێتە بەردەسی بەڵام بیلفعل ئەوەی کە ئێوارە بۆ مەسرفێکا لەسەر و سفرەیە دایانێ و ئەمەنەشی بۆ خوریا بیا بە 4 ماڵە فەقیری بیابێکی کەس دووەلەوە خێرترێک ینی چەند پارویە کەمتر بخواخۆی ئیسراحەتەکە و فەقیرە ئەگەر بە ڕۆژوش نەبی بەڕای من ئەگەر خەڵکیش بە ڕۆژوو نەبێ ئەوە نەبخوا کە بتوانێت توانای یارمەتی دەرو دراسەکەی و فەقیر وەژارەکەش بات خۆشی ژان نەکە بەڵێ خۆی ئینسان نەبێ مساعدە و نەفسی خۆشی ڕاگرێ بۆ ێزگار ئەوە ئەمە وەی کە ئێستا ورجی وای لێەوە قەڵەوە بێ هیچ هەمووی ئەو نەوسنێ و نەخۆشیەکان دروست دەبێت وەڵی داواکاریم لە هاوڵاتیانەوەی لە مانگی ڕەمەزانە ئیسراف نەکەن ئیسراف شتێکی باش نییە چەنەها خانەوادەی فەقیرمان هەیە چەنەها ماڵی فەقیرمان هەیە کە ڕۆژانە عنی هیچیان نییە بیخۆن بیبەخشن بەو هاوڵاتیانە زۆر زۆر باشەوەی لەوەی ئیسراف بکەن وەکوترێ لە ڕەمەزاندا ئینسان بۆ سیحەتی ئیسراحەت بکات جا خواردن ئەگەر زۆر نەخوات هەم سیحەتی ئیسراحەتەکەم ئەوەشی لێمێنێت توانانی بیبەخشێ بە ئەوانی کە کەم دەرامەتن کە بەرزیتر بەتاچیت بەتاچیت تۆ وەکو خۆت وەکو هاوڵاتی چۆن نەتوانی خۆت پارێزی لەو ئیسرافکردنە وەڵی من ئەوە هەرکەس ئەتوانێت بە شێوەیە خۆی هینەکە ینی تۆ سەری سەر سفرەکەی خۆکە چەنەها خواردن لەسەری بێ چەنەها ماڵیشمان هەیە هیچ خواردنێک نییە بخوا ئەین تۆ گوناحاو ئیسرافە بکەی بەو شێوەیە تێکەی لە براو باشتر وایە شتێکی سوک شتێکی کەم خۆی لەبەرەوەی شتە خەسار نەبێ خواردنەکە خەسار نەبێت چەند پارویە کەمتر بە هەم خۆت ئیسراحەتەکەی هەم هەژار بەتاشید ئەگەر شتێکی سوک خۆی مەسەلەن سوو بێ خۆی شۆربە خۆی ئێواران دواتر بۆ سیحەتی خۆ باشە و ئینی ئیسرافیش ناکەی بۆ شێوەیە مامۆستا چیت هەیە لەسەر ئیسرافکردن لە مانگی ڕەمەزانە لە خواردەمەنی ئیسرافکردن خۆ دەزانی ئیسرافکردن شتێکی باش نییە ئەمڕۆژ خەڵک تۆزێ نەبووە و نەدارە و ئەنوە ئەشکال لە ئێران و لە سووریا و لە وڵاتەکان و خەڵک هاتوتە ناومانەوە یعنی بچۆ لە ماڵی وا هەیە لە ماڵی وا هەیە 4-5 خواردن دروست دەکات باش ئەم خواردنە زییا تۆش ئێواش ماعدت بچووکە هیچ شتیان بەراخت و ماعدە بچوو بەتەوانێ یعنی ئەو هەموو خواردنە کە تۆ لێت ناوە نیوەی ناخۆی ئەی بۆچی ئەیکیتە تەنەکەی خۆڵەکەەوە بۆ نایی بە مسلمانێک و بۆ نایی بە فەقیرێکە لەو سەرجادانە کرێکاریەکە نوان لەو سەرجادانە خۆ بچۆ بیان بینە لەو سەرجادانە هەمیان ڕەوسا و نەحتیاج و محتاج و لە وڵات و هاتوون و یعنی ئیسرافە وەڵڵای شتێکی باش نییە ئەم جەماعەی ئێمەش بچووکە و ناکێشێ بخشرێتە ماڵە دراوسێ ئەوانەی کە کەم دەرامەت وەڵڵای یعنی تۆ کە لەگەڕ هەموو زەرامە گەزانەیە گەڕەکی خۆی چیتیایە چییە فەقیرە چیە فەقیر نییە ئەمجا ئەم مانگە مانگی بەخشندەیە جا تو ئەوەی کە هاتە بۆ نای بەخشی کاکە بۆی کێتە تەنەکەی خۆڵەکەەوە ئەرە وەڵڵای برا یارمەتی هەژار بە یارمەتی فەقیر بە کورە بیبەخشە کورە ئەوەی کە هاتە بیبەخشە کەسانی کە ئەبەخشن دەرونیان زۆر مرتاح ئەرە وەڵڵاهی تۆ ئەگزانی چۆن ئەگە ئیسا مسلمان بێت هەر بیل لە خۆی کاتەوانێ تۆ ها ئێواران کە بە ڕۆژ بە ڕۆژویت ئەوارە کە ڕۆژوشکێنی بەو نانە چەند مرتاحی دە خەڵک هەیە نیەتی خەڵک هەیە نەبووە خەڵکیش ئەوە محتاجە بۆ ئەو نانی کە تۆی ڕێژیت ئەو لەزەتە تۆ وەرێگری بە ئەو ژوەری گرێ ئەوەش خێرێکی گەورە ئارە وەڵڵا خێرێکی گەورەیە کاگەجا ئەوەی تۆ کورە مەسرە برا وەڵڵی مەسرە وای لە هاتۆ بچۆ لە ماڵی وا هەیە یعنی بڕۆ بەلێشا خواردن دی کاکە ئەم ئەڕی ڕێژن برا ی باشە بۆ نایی بە فەقیرە بە هەژارێک کورە بە خۆبرام دینێمە هەمی بەخشندەیە هەمی خۆشەویستیە هەمی محیبەتە وەڵی ئێواران ئەگەر تۆ میوانێک بیتۆ لەگەڵ خۆتانانێ بخوا دوعاچی خێرە بکات زۆر لەوە باشتە بیکە تەنەکە خۆڵەکەەوە هەرەوە بگەڕێنێتەوە بیا بە ماڵی دراوسێک یان بە کەسێکی هەژاریان بە و تەلەوانە لەدا
دووبارە سڵاوتان لێبێ بینەرانی ئازیز و خۆشەویست وەکو لە پێشێکێکەیە باسم کرد کە بێگومان ئێمە سبەینێنا دووسبەی دەچینە مانگی ڕەمەزانەوە هەڵبەتە لەم مانگەدا مسلمانان بە حکمی ئەوەی کە لە 11 مانگی پێشووترە ئەم جۆرە پەرستشە ئەنجام نەدراوە و بە درێژایی ڕۆژیش زیاتر لە نیوەی کاتژمێرەکانی ڕۆژ بە ڕۆژوو دەبن بێگومان خودی نەفسی ئینسانیش حەز بە خۆراگەکە لەگەڵەوەشە هەر خودی کولتوری کوردەواری خۆمان وایە حەزەکەین ئێواران سفرێکی قەرەباڵغ بێ بە دەرلەوەی کە زۆر کات سفرەیەکی قەرەباڵغ لە جۆرەها خۆراک زیان بە تەندروستیشمان دەگەێنێ هەڵبەتە قسەی زیاتر لەو بارەوەکەین لە ڕوو ئابوووریەکەیەوە یەکەم پەیوەندیمان خاتو ئیسرا لە هەولێرەوە لەگەڵماندا دەبێت خاتو ئیسرام کاتت باش عەلەیکم ئەسسەلام ڕەحمەت الله زۆر سپاس خاتو ئیسرا بەڵێ لەبارەی ئەو کەوەیە دەمەوێت بڵێم یعنی ملەتی کورد یعنی بەس قوتی وەختی بەربانگەیان بەس لەو خواردنێ یعنی زۆر غەڵەتە مەسەتی لێتە دکتۆرە لە دەزی کە دەڵێن یەکەوسە شت نەخورێ هەتا بکرێ بە خورما و بە زۆر کە باش ئەگە هەوی ئاوی زمزم زۆر باشترە بەڵام ئیمە یعنی بەس مەسرف خواردن دەکرێت مەسرف لە کات دەکرێت مەسرف لە هەموو شتێکی ئێستا مەبەست باسی خواردنی بکەین بەڵام مەسرف لە کات بە تایبەتی کات خواردن بەڵێ خاتو ئیسرا بەڕێستان لە مانگی ڕەمەزاندا ئێوە زۆرتر مەسرفەکەن بۆ خوانی ئێوارە یاخود خواردنێکی کوردەواری وتەنی خواردنێکی سووکی تەندروست ئامادەکەن بەڵێ وەڵی خۆی ئێمە لە دکتۆرەکان جێمانە دەبێت خواردن چەند تەندروست مەسرف ئەوەڵەن کە بەربانگ دەکەیەوە یەکەم جا فتار بکەیت اینجا دەدەست بە خواردن بکەیت بەڵام خواردنەکە تا بکرێت سووک بیتن چونکە دوای نام ڕایشمان هەیە بێزمان ئەگە خواردنەکی وەها بکە قوربی ئەوە بۆ تەڕایەتەکەش توانامان نابێت زۆر بێتاقەت دەبێت بۆی کە تەڕایەتەکەمان باشی بکەین دەبێت خواردنێک دروست بخۆن ئێمە لە ماڵی خۆمە بێزمان خواردنی زۆر سووک ئاسان دروست ئەمە بۆ ناگەرێتەوە کە مادیەکەی خراپە بەڵکو بۆ دەگەرێت بۆ تەندروستی خۆمان بۆ تەندروستی زۆر باشتە بەڵێ بەڵە زۆر سپاس بۆ خاتو ئیسرا لە هەولێرەوە کاک جەمال لە بەرزنجەوە لەگەڵماندا دەبێت کاک جەمال سڵای خوا لەوێت و ئەم کاتت باش ئەمەوێت بپرسم کە کاک جەمال ئێمە تا چەند کولتوری بەخشین لە بری خودی مەسرفکردنی ڕۆژانەی کە لە مانگی ڕەمەزانە زۆرتر مەسرفێکی بێبەها دەکەین کە نە ڕووی تەندروستی هەیە نە لە ڕووی ئابووریشەوە ئەمە کارێکی باشە وەڵی ئەو مەسرف ئەو شتێکی زۆر باشە لەبەرەوەی ئەگەرێتەوە بۆ داهاتی ئەو حکومەتی نابێت شتیوە نابێت بەڵێ بەڕێستان لەگەڵەوەدان لە بری ئەوەی کە هەمووی ئێوارەیەک مەسرفێکی زۆر بکەی بۆ خواردن ئەو ئێوارەیە بڕی ئەو مەسرفە بدەی بە هەژارێک نەدارێک لێ قەوماوێک وەڵی ئەو حەقە حکومەتی بکە ئەو خەڵکانە بێن من مزگەوتێکە ئیشەکە جابێ نەربێن بە ماڵێک بیا بە نال و ئاو و شیشی دیالە بێت بۆ ئەوەی ماڵێک بێت کە نوێژکەر بێت نوێژکەر بێ باشترە بیا بە خانەیەک دیار بێت و خوای پێی خۆشە لای خۆش شتەکەی دیارە باڵتۆ ئەتی 15 زارێتیە ئەیا بە مریشە بەکەم نایە ئیسۆلەی نبینێ سەرێکی بێکڕێ قەلبێکی بێکڕێ کەمادرێکی بێکڕێ خانەیەکی بێکڕێ عادێکی بێکڕێ وەڵا خوای گوم نابێ ئەوە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاک جەمال لە بەرزنجەوە خاتو فیردەوسمان لە پردێوە لەگەڵا خاتو فیردەوس سڵای خوا لێبێت بەڕێسان وەکو خاتوونی ماڵ تا چەند لەگەڵ ئەو زۆر و قەرەباڵغیەی ئێوارانن کە مەسرفێکی زۆر بۆ خوانی بەربانگ ئەکرێت لە بریەوە لەگەڵەوەدان بڕێ و مەسرفە بدرێ بە بەخشین و بە هەژار و نەدارەکان
السلام عليكم ورحمة الله. عليكم السلام ورحمة الله خاتو فیردەوس. یەکەم جارە خۆشی بەنامەکەتان بکەم. زۆر سپاس. من لەمێ باسێک باسکەم احتیمالە پەیوەندی بە تەوەرەکەشتان بەس من خۆم شەخسی خۆم دەیەم ڕەمەزان چیت ببەخشا بەس من شەخص دەناسم باوکە قسەی لەگە کوڕەکەی خۆی نییە و بە ڕۆژیش دەبێ ئایا دەبی ئەوە خوا قبولی بکە یاخود بە خۆی هەبوونە و کوڕەکەی نەبوونە هیچ ئاگایەکیشی نییە. هیوادارم ئەو شتە نییە و بەحثی لەسەر بکەن ئیشاڵە جێش لێ دەبی لە ڕێ بەرنامەیە تۆبە دەکا و دەگەڕێتەوە. هەرچەند خاتو فیردەوس ئێمە تەوەرەکەمان قبول ناکە. تەوەرەکەمان زۆتر بە باری ئابووریە بین قسەکەی بەڕێز زۆر جوانە بێگومان مسلمان ئەبێت تەسلیم بێت موسلیم واتە تەسلیم ئەبێت تەسلیم بێ بە بەرنامەی خوای پەروەردگار بەو داوایانەی کە خوای پەروەردگار فەرمانی پێکردووە بێگومانیش یەکێک لەو ئەرکانەی مسلمانە بێ هەی بێ قەتع نەکردنی قسەکردنە بێگومان ئەمە لە دینی ئیسلامە ئەبێت دین و ڕۆژوەکە پێ دەڵێ بێ ئەرحەم ئینسانێکی بە بەزەیی بیت نابێت لەگەڵ کەسە قەتعی کەلام بکەیت هەڵبەتە ئێمە تەوەرەکەمان ئەمە نیە بێگومان قسەکەی بەڕێز زۆر جوانە بەڵام ئێمە زۆرتر قسە لەسەرەوەکەین تا چەند مەسرەفەکەمان کە لە ڕووی داراییەوە زیانمان پێدەگەێنێت ئەم مانگە خۆی ڕەحمەتە بێشک ڕەحمەتە بەڵام کەوتونێتە هەڵەیەکەوە ئەوەیە کە بێ هەموو ئێوارانێک سفرە زۆرترین خواردنی لەسەر بێ و قەیچێکە مانگی ڕەمەزانە و خوای گەورە پڕیەکاتەوە قسەمان لەسەر ئەمەش نییە بەڵام ئەکرێت ئەم مەسرەفە نەکرێ و بدرێ بە ئاژارێک بڕوا بکە ماری بابی ئەو شەخصە لەسەر سفرەیان ڕەمەزانە تەمەشاکە نازانی دەیت دانی ماری پرۆگەشی ڕۆژ هەبووە یعنی برز نەبووە بیکەن من و تۆ دوعایەکی بۆکەین تۆ بڵێ من ئەیکەم دوعاکە تۆ بڵێ ئامین بەو هیوای خوای پەروەردگار دڵێ و کەسە باش بکات بەخۆی دابچێتەوە و ئاکارەکانی جوانتر کا و بگۆڕێت. زۆر سپاس بۆی نەبێتە زەم و غەیبەتی سپاس بۆ بەڕێزت کێمان لەگەڵدا بوو هاوکارانم کێمان لەگەڵە کاگوەلی لە مەخمورەوە کاگوەلی سڵاوی خوا لێ بێت تۆم کاتت باش کاگوەلی بێگومان هەمیشە ئێمەی مسلمان کاتێک دەچینە ناو مانگی ڕەمەزانەوە حەز بە بێشک ئینسان کە نیوەی زیاتری کاتژمێرەکانی نان لە خۆیەگرێتەوە بێگومان حەز لە جۆرەها خۆراگەکات بۆیە پاڵنەرەکانی نەفسی خۆی وای لێکات زۆترین مەسرەف کات ئەمێ بپرسم ئایا ئەم مەسرەفە بەڕای بەڕێستان بکرێت یاخود نەخێر بە پێچوانەوە بدرێ بە هەژار و نەدارێک بۆی ئەوی سفرەکەی ئەو خۆراکێکی تەندروست و باشی لەسەر بێت دەستخۆشی ئەو بەرنامەتان لێ دەکەم و وەرەکەستان زۆر بەڵام خدای گەورە مانگی ڕەمەزانی مانگی ڕەمەزان مانگی داوەزینی قورئان کاگوەلی ئەگەر کەمێک سەوت بەرزکەیتەوە سپاس دەکەم چونکە سەوتی تۆ باش نایەتە لای ئێمە بەڵێ ئێستا مانگی ڕەمەزان کە بۆ مسلمانان داهاتووە خدای گەورە دەیێ ئەی مسلمانەی بەسەر بکاتوە بە یەکسانی هەموو برسیدنی بە یەکسانی هەمووی هەست بە برسیتی هەست بە ماجیدینێک بکات بۆ ئەوەی ساعەتی فەرزەکانی مسلمان بۆ خدای گەورە بسەلمێنێ بەڵام نەیگوتووە تۆ مەسەڵەن پاش ئەو هیلاکێ ئەو ماجیدینە ئەو ڕۆژی بوونا ئەتوی مەسەڵەن لەسەر تورکی زۆر بکەیت لە هەموو مەسئولێتەوە سەر و خواردنی بریزی زەردی سیر و ئەستانەوە دێنەوە پستەوە نەزانێت ئەوە خودداحیزی لە مسلمین ناکە بەڵام ئەگەر شتێکی دەستی دادنەوەی لەسەر فکرەتە هەر ساڵ بتوانێت
حاصل الإنسان إذا ما نسي بفرويته بفرويته نفسه أكثرها بلان خوشنا إنسان يعني الجيبة بتاعتهم من الزجاج أو هواو خواردني الجامعة مش يعني بالكلمة بالخاص كتاب بس بيجي شيء تربطات من نفسه يعني بيجي له نفسه مثال بيسوي نفسه يعني داش بيجي. جوانە زۆر سپاس کاک وەلی لە مەخمورەوە لەگەڵمان بووی بێگومان کاگوەلی ئاماژەی بە فەرمودەیەکی پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم بێگومان ئینسانە بێت گەدەی بکا بە سێ بەشەوە بەشێکی بۆ خۆراک بەشێکی بۆ ئاو بەشێکی بۆ هەوا ئەمە هەم لە ڕووی تەندروستیشەوەم فەرمودەیە سەلمێنراوە ئەو کاتە ئەگەر وات کرد بێگومان لە ڕووی تەندروستیشەوە هەم لە ڕووی ئابووریشەوە تۆ پارێک لە دەخلەکەت کەمتر سەرفەکەی کاک کۆساری خات و کۆساری یان کاک کۆسەر کاک کۆساری لە شاری سێمانیەوە کاک کۆساری السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. دەستخۆشی بەنامەکەتان لێکەین. زۆر سپاس. سەرەتا پێشێ سەناباوەتەوە هەزاران ساڵ و درود بۆ سەر گیانی شەید کۆساری و دووبارە دەستخۆشی بەنامەکەتان لێکەم. زۆر سپاس. ئەڵێن جارێکیان پیاوێک بەلای دوو کەسە ئەڕوا. ئەم دوو کەسەدانێکیان لە برسا قۆڕەی دێ یانی ئەوەی بەتاقەتە لە برسا ئیزمیری خوات ئەچێتە لەر دەرامێکی ترەوە ئەوەی تریان ئەوەندەی خواردووە لە تێرخوارد و زۆرخۆریە ئازارێکی زۆری هەیە ئەڵێ ئەگەر ئەمەیان ئەمەیان کەمتری بخواتە بیدا بە فەقیرەکە لێرە ئەمان ئازاری پێ ناکرێت بەر زۆرخۆری بۆیە ئەمڕۆ زۆرخۆرێکی زۆر هەیە خوای گەورە دەفەرمێ إن الله لا يحب المسرفين خوای گەورە ئەو کەسانی خۆش ناوێت کە زیادە مەصرفی ئەکەن ڕاست کاک کۆساری تا چەند بەڕای بەڕێسان ئەمەوێت بزانم کە موسڵمانان پێویستە ئەگەر بکرێت کاک کۆساری سەوتی تەلەڤیزۆنەکەت کەس بکەی بۆی لە ڕێگەی تەلەفۆنەکەتەوە گوێ لە من بێ سواس دەکەم. ئینشاءڵڵا پێویستە موسڵمانان خودی ئەو کولتورە واز لێ بێنن کە مەسرفێکی زۆر بۆ خوانی ئێوارە و بەربانگ ئەکەن لە بری ئەوە بگەڕێن ماڵێکی هەژار سفرەیەکی نەدار پڕ بکەنەوە بەشێکی ئەو ئێوارەیە خوان بۆ ئەو ماڵە ئامادەکرێت تا چەند ئەمە بکەینە کولتور باشترە ئەمە جوانترین کارە هەر بۆ نمونەیەکی واقعیتان بۆ جەمە بۆ باسی فەقیرێکیان کرد هەلە شاری سلێمانین بۆ ماوەی 2 مانگە لەو ماڵەیە گۆشتیان نەخواتووە دوو فێریکان لە ماوەی 2 مانگە کەسێک نەستێونە بەرز بێت دایکی مناڵەکەی وت ئێمە دەممان لە گۆشت نەداوە زیادە مەصرفی کارێکی زۆر 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 هەڵەیە هیوادارم ئەو کولتورە واز لێبێنین کولتوری کەمخۆری و شتێکی زۆر جوانە کەم مەصرفی لە زیادی ئەوەی تۆ ڕۆژانە 50,000 سەر پێ 20,000 سەرستا و شوێندەی کرد بدی بە ماڵێکی بێباوک چەندان نەخۆش هەیە پارەی دەرمانەکانی نییە هیوادارم سەرکەوتوو بن هیوادارم خۆی گەورە هیوادارم هەموو کات تەناوی پەیام گەشاوە و ڕوسکی بێت لەگەڵ کارمەندەکانیان داواکارم لە خوای گەورە ئەم کاتە سەربەرز ئینشاءڵڵا. زۆر سپاس کاک کۆساری لە شاری سیمانێ و سواس بۆ پەیوەندی تەلەفۆنەکەت. خۆشەویستان هەڵبەتە مانگی ڕەمەزان کۆمەڵێ بیرخستنەوەشی تایە یعنی ئێمە کاتێک زیاتر لە نیوەی کاتژمێرەکانی ئەو ڕۆژە بە ڕۆژوە بین هەر بۆەوە نییە کە ئێمە بیسەلمێنن ئێمە بەندەی خوای پەروەردگارین ینی لە ڕووە دنیای یەکەشەوە ینی ئەبێ ئەوەشمان لە یاد بێت کە هەژار و نەدار هەیە بە درێژایی ڕۆژ هەیە خواردنی نییە بیخوات و پارەی لە گیرفانانیە خۆراک بۆ ماڵ و مناڵی بکرێت ناچارن بە سکی برسێتیەوە ئەمە وا لێکە بە خۆداچوونەوەیەک
دروست بێ لە خۆتدا هەم لە ڕووی ینی ئیمانیشەوە شکرانە بژێری خوای پەروەردگار بکەی کە تۆ خوای پەروەردگار سفرەیەکی باشی پێداوی و دەخل و پارێکی باشیش لە گیرفانتا هەیە یان لە ماڵەکەیە هەیە کە خوای پەروەردگار بە دەقی ئاەت خوای گەورە فەرمێت لە ئین شەکەرتم لە ئەزیدەن نەکم ئەگەر شکرانە بژێری خوا بکەن بۆتان زیاد دەکەم هەڵبەتە خودی مەسرەفکردنێکی زیاد دەش دوجاریش فڕێ درێم خۆراکانە ئەوە شکرانە بژێری خوای پێ ناوترێت بۆیە بەو هیواین مسلمانان هەمومان سفرە و خوانەکانمان ئەوانەشمان لە یاد بێت کە سفرە و خوانی ماڵە هەژارەکانیش بۆیە هیچی لەسەر نەبێت کاک موسا لە داقوقەوە لەگەڵمانە کاک موسا سڵاوی خوا لێبێت ئەمەوێت بزانم ڕای بەڕێستان لەبارەی تەوەرەکەەوە چییە؟ سڵاوی خواتان لێبێ مامۆستاگیان. زۆر سپاس کاک موسا. پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە ئێوە و لە کەناڵەکەتان و سەرڕای هەموو مسلمانانی جیهانتان لێ یەکەم. زۆر سپاس لە هەموو لایەک. بەڕاستی بەرنامەکەتان بەرنامێکی زۆر جوانە کاتەکەشی کاتێکی باشە لە بەرەوەی پێشەنگی ڕەمەزانین بەرەو ڕەمەزانە چین کاتەکەی زۆر چاکە بۆم بەرنامانە و نەزیحەتێکم وایە بۆ ئەم خەڵکە و بۆ متای تێکرای مسلمانانی خەڵکی کوردستان و عێراقوانی گوێبیستمانن ئەم ڕەمەزانە وا لێ نەکەین کەوا گوێیەکی زیاد بدەین بە خواردن و بە هەندێک مسلسلات و بە هەندێکی کاری ناپەسەند کەوا ڕەمەزانەکەمان لێ تێک بدات و عیبادەت بە تەواوی نەکەین هەروەها وەکو وتم پێتان بەهەر تەوەری بەرنامەکەدانیش لەسەر ئەوەیە کەوا ڕەمەزان بە خواردن و خواردنەوە و ئەو کارانی کەوا لە ناو ڕەمەزاندا بە پێویست نازانێت کە بکرێت هیوادارم لە هەموو مسلمانان کەوا ئەم کارە ئەنجام نەدەن و گوێیەکی وا زۆر نەدەن بە خواردن و خواردنەوە وەکو ئێوەش ئاماژەی پێکەن دەستان خۆش بێ زۆر سوپاسان دەکەم. زۆر سوپاس کاک موسا لە داخۆکەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ پەیوەندی تەلەفۆنەکەت کاکەژار لە تاسوجۆ لەگەڵمانە کاکەژار سڵاوی خوا لێبێت ئیشەڵڵا قەت هەژار نابیت لەسەر جەم کارمەندانی تەلەڤیزیۆنی پەیام دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم بۆ بەرنامە جوانی کە داتان ناوە لە مانگی ڕەمەزانی پیرۆزبای خۆمان. زۆر سپاس. بەداوای لێبوورنەوە هاوکارانم پێم مەڵن کە پەیوەندەکەی کاکەژار پچڕا ئەگەر پەیوەندی ترمان کە بەڵێ بێگومان ئەبێ مانگی ڕەمەزان و ئەو مانگەی کە تێکوین بەدەر لە مانگەکانی تر پێویستە ڕەچاوی باری ئابووری ئەو مانگەی کە تێپەڕێنین داهاتە چەنە و ئەو داهاتە چۆن دابەشەکەی بەسەر خودی مانگی ڕەمەزانە ئێمە پێویستە لەم سەریشەوە پێویستە بۆ ئەو سەریش کە جەژنە بێگومانی جەژنیش بەشێک لە مەسرەف لەگەڵ خۆیدا ئەهێنێ ئێمە پێویستە دەخلی ئەم مانگەمان وا لێ بکەین بەشی خودی مانگەکەشکە هەروەها بەشی جەژنەکەش کە بۆنێکی تایبەتمەندە و جۆرێک لە پێداویستی لەگەڵ خۆیدا هێنێت پەیوەندیکمان لەگەڵە کاک ڕەشید لە هەولێرەوە کاک ڕەشید سڵاوی خوا دەبێت زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم زۆر سپاس بەداخەوە پەیوەندیەکەی کاک ڕەشیدیش پشرا ویستمەوەت بڵم کە بێگومان ئێمە لە ڕووە ئابوووریەکەەوە قسە لەسەر مانگی ڕەمەزان بکەین بێگومان مانگی ڕەمەزان لای مسلمانان تایبەتمەندی خۆی هەیە و یەکێک لەو تایبەتمەندیانەوەیە کە خودی نەفسی ئینسانەکەەوە خوازێ لەبەرەوەی زۆربەی کات لە خواردن خۆی گرتوێتەوە حەز بە جۆرەها خواردنەکە ناچار دەسەبا بۆ کڕینی زۆرێک لە خواردن ئەبێ ئێمە ئەو کولتورە بگۆڕین
بەشێک لەو خواردنانە و لەو مەسرەفە کەم کەینەوە بیدەین بە بیرکەینەوە کولتوری بەخشین زیادکەین کولتوری زیادە مەسرەفی نەهێڵین کە نەخوای پەروەردگار نەدین نەڕووە زانستە ئابوووریەکەش قوبوڵی ناکە. خاتوو پەیام لە شاری سلێمانیەوە. سلام علیکم بەڕێزم. عەلەیکم السەلام ڕەحمەت الله. باشی مامۆستاگیان. زۆر سپاس خاتوو پەیام. سەلامەتی مامۆستاگیان پیرۆزبایە ماڵمە پیرۆزە لە تۆ و لە هەموو کارمەندانی پەیامی خۆشەویست و هەموو مسڵمانانەکەم لە بەڕێست و هەموو لایەکیش. مامۆستاگیان ئەم مانگی ڕەمەزانە حەزەکەم پەیامێک بنێرم بۆ سەردەم مسڵمانان کە ئەم مانگی ڕەمەزانە بریتی نییە لە خواردن و لە خواردنەوە و لە زیادە مەسرەفی بریتێ لە تاعەت و عیبادەت و لە ڕۆژوگرتن و لە شەونێژ و لە تەراویحەکانمان داوا لە مسڵمانانەکەم کە ئێوارە دانیشتن بەسەر سفرە بیری مسڵمانەکانی تریان بێ کە ئێوارە ئەو خواردنە ئەوەی خوا ئەوی تر نیەتی داواکارم کە ئەو خواردنەی ڕەمەزان ئەخورێت بکرێ بە سێ لە تۆ بکرێ بە دوو لە تۆ بۆ مسڵمانەکانی تر کە نیانە ئەوان ئەو خواردنە بخورێت. ڕاست. خاتوو پەیام بێگومان بەڕێستان لە چوارچەوەی خێزاندا زۆرتر خاتوونی وڵاتی ئێمە تەکلیفی ئامادەکردنی خواردنیان ئەکەوێتە سەر ناڵین ئەرکی بەڕێستانە باوە ئەرکی خاتوونانە وا بڵێن زۆرتر تەکلیف بەلای ئێوەدایە خواردن خاتوونی ماڵ ئامادەیەکە بەڕێزت تا چەند گرنگی بەوە دەی کەمترین مەسرەفی خۆراکی بۆ ژەمی ئێوارە بۆ بەربانگ بکەن. وڵا من وەکو خودی خۆمە کابانی ماڵ حەز ئەەکەم ئێواران کە لەسەر سفرە دانیشتین یعنی زیادە مەسرەفێک نەبێ حەز ئەەکەم وەکو ماڵێکی تەنەڵی مامناوە نە زۆر مەسرەف بکرێ نەوەهاش کە هات چۆن ئەڵێ کە هیچ شتێک نەبێ لەو کاتا ڕۆژوانەکان بیخۆن حەز ئەەکەم وەکو ماڵێکی مامناوەن کە تماشای سفرەکەی خۆم کرد حەز ئەەکەم دراوسەکەیشم ئەوەی هەبێت نەوەکو من لەو زیاترم ببێت یان نەوەکو یەکێکی تر لەو زیاتر هەبێ حەز ئەەکەم ئەو مانگە سەرانسەر بۆ تاعەت و عیبادەت دابندێ بۆ خواردن و خواردنەوە و ئەو شتە بێفەڕانە بەکار نێنی بەڵێ زۆر سپاس خاتوو پەیام لە شاری سلێمانیەوە سپاس بۆ پەیوەندی تەلەفۆنەکەت. هەڵبەت کاک محەممەد لە شاری سلێمانیەوە کاک محەممەد سڵای خوا لێبێت. واو ئەم کاتت باش دەستخۆشی مەرد بەرنامەکەتان لێکەم و پیرۆزبایی خۆم ئاراستەی هەموو مسلمانانی جیهانەکەم ئیشەڵڵا مانگی ڕەمەزان بێتە خێر و بەرەکەت بۆ هەمومان. وەڵایی مامۆستا حەزم کرد ئامانجە بەو تەوەرە بکەم کە ئێوە لە سەری قساکەن هیوادارم ئەوانەی کە زیادە مەسرەفی و زیادە ڕەویەکەن ئەو زیادە ڕێ و مەسرەفیە نەیکەن بۆ ئەوەی بێتە مایەی خێر و بەرەکەت بۆ فەقیر و هەژاران کە تا ئەو ڕادەیە ئەو نزبەیە نیانە کە ئەو زیادە و مەسرەفێ بکەن چونکە ئەگەر ئەوەی مەسرەف و زیادە ڕەوی نەکات دڵنیا بە مامۆستاگیان ئەو مەسرەف و زیادە ڕێوێ هەمووی ئەگەڕێتەوە بۆ فەقیر و هەژاران و هەمووی پێکرا وەک یەک دابش دەکرێت لەو ڕەمەزانە ئینشەڵڵا. ڕاست بەڵێ زۆر بێگومان سپاس کاک محەممەد. هەڵبەتە لە مانگی ڕەمەزانە بێشک گرنگی بە خۆراکە درێ بەڵام پێویستە ئێمە جۆر و شێوازی خۆراکەکان گرنگی پێ بدەین. ئەگەر لە مانگی ڕەمەزان جیاواز لە مانگەکانی تر ڕۆژانە بۆ بەربانگی ئێوارە زیادە مەسرەفی 5,000 کەین 30 ڕۆژ ئەکاتە 150,000. ئەگەر ئەم مەسرەفە نەکەین ئەگەر ئەم مەسرەفە نەکەین و نەیخێنە سەر سفرە و خوانەکان کە زیادە مەسرەفە ناڵین سفرەکەیکی لەسەر نەبێ بدرێ بە ماڵێک 150,000 بێگومان جێدەست دیارە بێ و ئەو ماڵە هەژارە بە جۆرێک لە جۆرەکان جۆرێک لە نەبوونی و هەژاری ئەو مانگیان پێوە دیار ناوێت بۆ هیوای ئەو کولتورە بگوازینەوە. کاک کرمانچ لە سۆرانەوە لەگەڵمانە بێت. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. سپاس بە تەوەرەکەی ئەم شەوتان. زۆر سپاس. پێم گرنگ بوو ئەوەی کە باز بکەم با لە ئێستا ینی لە ترس و دڵە ڕاوکێ نەخێنە نێو
ماڵی مسلمانان بەوەی کە بۆنمونە مانگێکی کەم تا زۆر لە ڕووی خواردنەوە یان لە ڕووی زۆریەتی خواردنەکانەوە باش نابێت. من پێم باشە ینی شێوەیەک لە دڵخۆشی بم خەڵکە ببەخشین بۆی کە مانجی ڕەمەزان مانجی خێر و بەرەکەتە باوەڕ هەبێ ینی هەر کاتێک کە مانجی ڕەمەزان دێتن ئینسانەکان خۆشیان نازانن چۆن خێر و بەرەکەت لە بۆ ماڵیان دێ. من نمونەی مزگەوت بۆی هێنمەوە چەند ڕۆژ لەمەوبەر مزگەوتەکەی لای خۆمان ینی هیچی وای تێدانە و باوەڕ هەبێ لە خلالی تەنها 2 ڕۆژدا ینی خۆشت نازانی چۆن ئەو هەموو ئازوقا لە بۆ مزگەوتەکات دا ئەمە نمونەی مزگەوتێک بوو ئەکی دەبۆ هەموو ماڵەکانی تریش وایە لە هەرێمی کوردستان. کاکرماچ قسێک لە برات وەرگرە بێشک ئێمە قسەمان لەسەر خودی بەرەکەتی مانگی ڕەمەزانە نییە. بێشک من لە پێشەکی بەرنامەکە وتم ئێمە لە زۆربەی مسلمانان بە خۆشمانەوە بە خۆشمەوە ینی غەڵەت لە بەرەکەتی مانگی ڕەمەزان حاڵیوی زۆر کا دەڵێن ئەوە بەرەکەتی مانگی ڕەمەزان ئەگەر زۆر مەسرف بکەین نەدین واڵە نە ئاینی پیرۆزی ئیسلام نە خوای پەروەردگار واڵێ باوەڕتانە بێ و ئاماژەی کە بەڕێستان پێتان باستان کرد. من لە مزگەوتێک زانیاریم پێگەیشت کە پار ڕەمەزان ئەوەندە ئاو چوو بوو ینی ئاوەکان نیانەزانی مارکێت وەری ناگرت ینی ئەمە زیادە مەسرەفی بوو خەڵکێکی زۆر کە ئاوێکی زۆر و بێشوماری بەخێر هێنا بۆ ناو مزگەوتەکەەوە. تۆ زانیە مزگەوتە زۆرترین ئاویتیا و بەشی 2 مانگی دوای ڕەمەزانیشەکە بڕیە و پارێ بدەی بە هەژار و نەدارێکی تر کە پێویستێتی. ینی ئێمە پێویستە کولتوری بەخشینەکە جیاواز بگۆڕین. ئێمە نەدڵە ڕاوکێ و نە جۆری بەرنمەکەمان لەو بۆعدەوە نیە لەو بۆعدەوە لە ڕووی ئابوووریەوە جۆری مەسرەفکردنێکی بێبەها بگۆڕین بۆ بەخشینێک کە بەها و جێگەی خۆیەگرێت. من لەگەڵ قسەکەی جناب بدام و تێیدی قسەکەی جنابی شەکەم بێگومان مەبەستەکەی منیش هەر لەسەر ئەوێ بوو بەڵام زیاتر دەمیشت تەرکیز لەسەر چی بکەمەوە دەمیشت ئاماژە بۆ بکەم کە خوانەکانی بەر لە ڕەمەزان و دوای ڕەمەزانی بێگومان فەرقێکی هەر ئەبێ هەبێت یعنی ئەوە نیە بەر لە ڕەمەزان چیمانە خوارد دوای ڕەمەزان شەر هەماشت زیاتر مەبەستەکەم ئەوی بوو دیگەلەوە مەبەستم بۆ باسی ئەوش بکەم کە بۆ مانجی ڕەمەزان یعنی حەقا حکوومەتیش شێوازێک لە ئەوەی کە لیژنەی ئابووری باڵێ لە قەزاکان هەیە زیاتر چالاکتر بن بەسەر بازار ینی ئاگیان لە نرخەکان هەبێتن بێ لای خۆمان مارکێتێک هەیە من نمونەی مۆفت بۆ هێنەوە. کاکرماچ کاتم زۆر پێیاوی داوای لێبوردنەکەم خەڵکێکی زۆر لەسەر هێڵن سپاس بۆ پەیوەندیەکەت ناچارم بتبوو زۆر سپاس کاکرماچ لە سۆرانەوە بەداوای لێبوردنەوە تەنانەت هاوکارانم پێش مەڵێن نابێت تۆ هیچی تر قسە بکەیت و ناوبڕ بخەیتە نێوان پەیوەندی تەلەفۆنەکە منیش وا فێر نیمە بێ زۆربەی کات هەر قسە بکەم ناچارم بە گوێشیان بکەم. خات و سیما لە چەمچەماڵەوە خات و سیما سڵاوی خوا لەبێت. سڵاوی خوای گەورەی لەتۆش بێت. سەلام عەلەیکم. عەلەیکم سەلام ڕەحمەت الله. بەڵام مەسا سەلار ببوونی نزیکبوونەوەمان لە مانگی پیرۆزی ڕەمەزان من پیرۆزبای لە تەواوی مسلمانانی جیان ئەکەم و لە تۆی بەڕێز و کەرمەندانی کەناڵی ئاسمانی پەیامیش پیرۆز بێت ئینشاءڵڵا ئەم مانگە ببێتە خەیر و خۆشی بۆ هەموو لایەک. بەو هیواین ئینشاءڵڵا بێگومان هەر خودی هاتنی مانگی ڕەمەزان جۆرێک لە بەرەکەت لەگەڵ خۆی دایەنە کە هیچ مانگێکی تر ئەو بەرەکەتەی نییە کە بەدەر لە هەموو بوعدە ئیمانیەکەوەیە کە لە ئینسانەکان هەست بە ئارامی دەرونی خۆیانەکەن ئەمەش کاردانەوەی بێگومان ئارامی کۆمەڵایەتیشی لەیەکەوێتەوە بۆ هیواین لە ڕووی ئابووریشەوە ئارامیەکی ئابووری باڵ بەسەر خودی ماڵەکانی شابکێشێ. خات و سیما ئێوە لە چەمچەماڵ و خودی ئامادەکردنی خوانی بەربانگ ئێوە بەلای مەسرەف ئاڕۆن یاخود ئاسایی بەڕێیەکەن؟ بەتاکید ئەبێ لە شێوازێکی ئاساییدا بمێنێتێت چونکە ئێمە ئەگە ببینی لە کۆمەڵگایەکە 5 کەسی تێری تیابێت بەلایانی کەمەوە 3 کەسی برسیشی تێدایە بۆی ئەمەدا تەنها بیل لە خۆمان نەکەینەوە بیل لە کەسانی دەوروبەریشمان بکەینەوە. من لە کەسیمان بیست و ئەڵێ بێ لە بەدەر لەوەی کە لە سەرەتایە کە فکار ئەەکەیتەوە شتێکیا کە جای ئەخۆی سوپێکە نیسکێکە یان خوشتێ لەمایە ئەڵێ بەدەر لەوانە 4-5 خۆراکی تر لێ ئەنێم و ئامادەیەکەم. بەڕاستی ئەمە مەسرفێکی زۆر زۆرە ئەنی تۆ یەک خواردنی لەوانی ببەخشی بە ماڵێک کێژات
خێر و پاداش شتێکی زۆر زۆریشت دەسەکەوێت بەڕاستی مانگی پیرۆزی لە ڕەمەزان بۆ ئەوە هاتوو کە ئێمە عیبادەتی تیا ئەنجام بدەین خۆی گەورە پێویستی بە نوێژ و ڕۆژی ئێمە نیە تەنها تاقیکردنەوەی کە بەسەر مرۆڤەکانی ئەهێنێت بۆی پێویست ئەکە ئێمەش بە تاقیکردنەوەیە دەرچین ئاگامە لە کەسانی خوا خۆمانەوە بێت هەرگیزیش نابێت خەڵکەکان سەر و خۆیانەوە بکەن بەتەکید ئەبێ سەیری خواری خۆیانەوە بکەن بۆیە دەبێت ئێمە لە ڕەمەزاندا ینی بەڕاستی خەڵکی وا بینی خەتمی خەوەکە یا خەتمی خواردن ئەکا کافتارەکاتەوە هێتا پاشە بەس شتەخوا پێویست ناکە ئێمە وا بینی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بەڕاستی دەرفەتێکی زۆر شتێکی کەشی سافەکەم خات و سیما بار تۆ قسە نەکەی با هیلاک نەبی با منیش قسێ بکەم پێغەمبەر درودی خوای لەسەر بێ فەرمێ بەشێک بەس هیلاکی ئەویان بۆ مێنێتەوە کەسکی خۆیان برسی کردو بۆ هیوایان کە تەنها خۆ برسیکردن نەبێت ئاکارەکانیشی لەگەڵدا بێت ڕۆژ و فێرمانکە ئاکارێکی جوان پاڵنەر بێ بۆی ببەخشین هەژارەکانی تەنیشتمان وەکو ئێمە بەربانکەنەوە وەکو ئێمەش پارچێ بکەن سوپاس خات و سیما لە چەمچەماڵەوە سپاس بۆ پەیوەندی تەلەفۆن زۆر سپاس کاک عەبدوڵڵا لە هەولێرەوە لەگەڵمە کاک عەبدوڵڵا سڵای خوا لەبێت کاک عەبدوڵڵا کاک عەبدوڵڵا دیارە کە عەبدوڵڵا لەگەڵ ئێمەشا پەیوەندی تری کەشی دیارە لەگەڵای کاک عەبدوڵڵا دیارە بەڵێ کاک عەبدوڵ بەڵێ ئەم کاتەی بەڕێزیشە زۆر سپاس کاک عەبدوڵڵا قسە و چییە لەسەر تەوەرەکەمان کە ئێمە مانگی ڕەمەزان ئەو فەرهەنگە بگۆڕین لە فەرهەنگی زیادە مەسرەفیەوە بیگۆڕین بۆ بەخشین بەڵێ بەڕاستی زیادە مەسرەفی زۆر زۆر دەکرێت لە مانگی ڕەمەزان بەڵام زۆر کات هەیە کە ئینسان ئەو شتێ حازر دەکات لەسەر سترەی هێواران یعنی نابێ ئەوەندە مەسرەفی بکاتن شتەکی بە پێی پێویست کە دەبین لە سێمارەشی 4-5 ناوعەتی دانایە ئەتر دوو نەوەی دانی ئەویت کە بدە و کەسانی کە نیتیان فەقیرن هەژارن ئێستا من یەک بەخۆم کەم ئەندامم یعنی ژیانم زۆر ناخۆشە بەڵام کەسانێک دەبینم هێواران دەستنەوە مارێ بەدەستی حەلاگە و بە باش من یعنی شتەکم نیە پارەت دەتێ بکڕم متەکەشمەوە 5 مانگە حکومەت بێ ڕاگرتیمە هەتا ئێستا نەیداینەوە پێکردینە دەریش چیمەوە هەتا ئێستا نەیداینەوە یعنی بەچ بژیم خاوەنی 5 سەرخێزانم یعنی ژیان ناخۆش بووە بەڵام بەدەستەوە بۆ کەسانێکە دەورەمەندن ناتوانن هاوکاری هەژاران بکەن هیوادارم هاوکاری ئەو هەژارانە بکەن بێشک خودی تەوەری بەرنامەکەشم ئێمە ئەمانەوێت ئەو دڵی بەڕێزت کە ئێستا تۆی تێدای ئەو بارە دەرونەی کە بەڕێزت تێدای بێگومان ئەو حاڵەتە و فەرهەنگەی کە ماڵەکانی تر لە گیرفانێکی پڕە مەسرەفێکی زیاداکەن کە نەخوا نەدینی خوا پێی خۆش نییە دڵی بەڕێستی پێخۆش بێ بە گۆڕینی کەلتوری زیادە مەسرەفی بۆ بەخشین بێگومان خوای گەورەش ئەرحەمە ڕاحیمینە بەو هیوای کە ژیانی بەڕێزی شت خوای پەروەردگار بەرەکەتی تێبخات و لە هەژاری و نەداری ڕزگارتانێ باوکی محەممەد لاولێرەوە لەگەڵمانە سپاس کاک عەبدوڵڵا لاولێر لەگەڵمان بووی باوکی محەممەد لاولێر بەڵێ ئەلۆ سەلام عەلەیکوم عەلەیکوم سەلام و ڕەحمەت الله ساتەکیان دەست خۆشی بەرنامەکەتانی دەکەم بەڕاستەوەرەی جوانە لەبەرەوەی بەرەو ڕەمەزان ئینشاءالله ڕەمەزان لە ویلایەت پیرۆز بوو ئینشاءالله دەربارەی ڕەمەزان و خێرخوازی و بەخشین و حکمەتەکانی ڕەمەزان بەڕاستی حکمەتی ڕەمەزان هەر ئەوە نییە بەڕاستی خۆمان بگرینەوە لە خواردن و خواردنەوە بەڵکو یەک لە حکمەتەکان ڕەمەزان ئەوەیە کەوا ئێمە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمووی صوموا وتصحوا یعنی بەڕۆژوو بن هەتا لە شساو بن ئەگەر تەماشای بارودۆخی ئەو ڕەمەزان و خەرچی ئەو زمانە بکەین بەڕاستی لەو فەرمودەیە تێنەگەیشت لەبەرەوەی زۆر خواردن ناکە حکمەتی ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم چونکە قورئانش دەفەرمێتن
كلوا واشربوا ولا تسرفوا ده فرميت بخون بلام هذا مصرفي مخد كيات أخر كي كذبيني سفريد الرازين تو يعني الزول لا رفيش رمضان أو هم قارني دادن اثنوهم شربت وشيرني سوري أو هم فاقلا أو هم مصرفي ده يعني بالرابطة هي سيد شوار جار بقت رمضان مصرفي ده بالراسي وهي صحة حكمة رمضان التدانية بركو جويس يعني إنسان لرمضان ده خوي بقريتو نكهر لكاتي بيقومان باوكي محمد يعني إما أمانويت أو كولتورة بقورين يعني لبازار هاتو توا سي جور شيريني هنا وكا هر سي بيكاتكي يكشتن يعني اگر هر دانەیەکیشیان بخوات هەمان ئەو پێکاتی تیاکە لە دوانەکەی ترا هەیە ینی لە ڕووی تەندروستیشەوەی سوودێکی نییە جگە لە زیان پاقلاوی هێناوە لوقمەقازی زلۆبیا پێویست ناکات ماوەسەجان لە پاشان ئەو هەموو شیر نییە ڕاستە بەڵێ بێگومان لە ڕووی تەندروستیشەوە بەڵێ کە دەخواتن بڕابکە ڕابکە زۆر کەس هەیە لە ڕەمەزان شەکرەی بەرز دەبیتەوە بێشک بەڵێ سپاس باوکی محەممەد پەیوەندێکی زۆرم لەگەڵە ناچارم پێتان ببڕم سپاس باوکی محەممەد لە هەولێرەوە لەگەڵم بووی سپاس بۆ پەیوەندی تەلەفۆنەکەت خاتوتارە لە چەمچەماڵەوە لەگەڵمانە خاتوتارە سڵای خوا لێ بێتووەم کاتت باش سڵای خۆی گەورە لە جەناوی مامۆستا سەلار هەموو کاتێکت باش لەسەر سەوەکەت گفتوگۆ بکەین لە مانگی ڕەمەزانی پیرۆز بە خێراسین یەکەین سەرجە مسلمان پیرۆزە ئینشاءالله لە مانگی ڕەمەزانە ئەبینی لەسەر جەم سفرە خوانەکان سفرەیەکی ڕازاوە بەڵام ئەبێ ئێمەش ئەومان بیر بێ وەکو مسلمان کە لەسەر سفرە خوانێکا هەیە تەنها ئاو و نانێک دەست ئەکەوێت پێویستە ئەوەشمان بیدە و نارێ زیادە مەسرەفی بکەین ئێمە کە لە سەر سفرا ئەبینین زیاد لە سێ شیرینیداندا و هەر سێ پێکاتەکەی یەک پێکاتەیەکە بۆچی بچین بە هەر سێ پێکاتەکە بکڕین یا شەربەتەکان سێ نەو ئەکڕین پێویستێک نەو بکڕین و بۆ تەندروستی خۆمان هەم بۆ ئەوەی کە زیاد مەسرەف نەکەین لە ئیسراف نەکەین لە شیرینی خواردن و لە خواردنی خۆمانە بەڕاستی بۆ تەندروستیشمان باش نییە و لەلایەنی دینیەکەشەوە هیچ بەباشی نازانم من ئینشاءالله خۆی گەورە سفرەی هەمومان ڕازاواکە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە بەڕاستی داوا لە هاوڵاتیانەکەم سفرەی ماڵێکی هەژاریشیان بیر بێ لەگەڵ سفرەکەی خۆمانەکەی ڕاستە ئێمە سفرەی خۆمانە بەڵام سفرەی جاوتێکەشمان بیر بێت تەنها ئەگەر نان و ئاوێکی لێسەر بێت یعنی ئێستا خاتوتارە بڕیاری داوە ئەم مانگی ڕەمەزانە مەسرەفی زیادە نەکات بە دڵنیایی و ئینشاءالله تا بۆشمان بکرێ ئینشاءالله هەم لە دراوسێ هەم لە فەقیر و هەژاری ببەخشین سپاس بۆ پەیوەندەکە خاتوتارە کێمان لەگەڵا کاک تارق لە شاری سێمانیەوە لەگەڵمانە وەکو کۆتا پەیوەندی وانی هاوڕێیان وەکو کۆتا پەیوەندی کاک تارقمان لەگەڵە کاک تارق سڵای خوا لێ بێتۆم کاتت باش السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. توزيني بيامة بولادي بيان دستا خوتي وبرنامج كان. زو سپاس ممنون. والله دست خوشی دکم نه توزی بيان دکم دست خوشی دکم ما وسجا. شاوجي رملا قبل دبي مانجا ومزاج. زو سپاس. کاک تارق قسە چییە لەسەر تەوەرەکە ئێمە والله تەوەرەکە لەسەر چیە خۆیەتی دەستا خۆش بی لەوە کارمەندەکانی هەمووتانی دەستا خۆش بی. زۆر سپاس ئیشەڵات پێشکەش دەکەوێت. زۆر سپاس کاک تارق لە شاری سێمانیەوە لە سلێمانی غەڵەتە لە سەلەکەم لە سلێمانی غەڵەتە. باش هاوکارانم وایان پێوتم بەداوای لێبوردنەوە. هەمووی کوردستانە هەر شوێنێک بێ بێشک هەمووی کوردستانە و هەمووی یەک ماڵە. سپاس بۆ پەیوەندەکە کاک تارق. هاوکارانم چەندم کات ماوە بۆی من قسە لەسەر تەوەرەکە هیچ نەما ئەخەر چۆنە بێهانە کاتیش بدەن بە من کاکە منیش قسەم هەیە بێگومان لە کۆتا چرکەکانی بەرنامەکەما بە پێویستی زانم بڵێم کە بێشک مانگی ڕەمەزانی پیرۆز پڕیەتی لە بەرەکەتی خۆی هەرچەند بەرنامەکەم زۆرتر بەلای ئیمان و تەقوا و ئەوەیە ڕۆی بەڵام من هەر ئەمویست بۆعدە ئابوووریەکەشی لەگەڵا تێکەڵکەم
بێگومان ئێمە پێویستە مانگی ڕەمەزان لەگەڵ ئەوەی کە خودی مانگەکە بەرەکەت و ڕەحمەتی خوای پەروەردگاری تێدا ڕژێ بێشک ئێمە پێویستیشە ئەو زانستەی کە زانستی ئابووری ئیسلامیش خۆی جەخل لەوا کاتەوە چ مانگی ڕەمەزان بێت چ غەیری مانگەکانی تر بێ پێویستە ئێمە دەخلمان چەندێکە بەپێی ئەو دەخلە مەسرەفی ڕۆژانە مەسرەفی هەفتانە مەسرەفی مانگەکە و ئێمە پێویستە بەپی ئەو دەخلەی لامانە مەسرەفی ڕۆژانەکە بکەین بۆی نەکەوینە ینی حاڵەتێکی تەنگژیەوە چکە خوای پەروەردگار لە ئاەتەکانیە پێغەمبەری نازار درودی خوای لەسەر بێ لە فەرمودەکانیە لەگەڵ ئەوە نین بە هیچ شێوەیەک موسڵمان نابێ زیادە مەسرەفی بکە بۆیە پێویستە ئێمە ئەم کللتورە ڕاستەقینەیە بگێڕینەوە ناو کۆمەڵگە کە بگەڕینەوە ناو کۆمەلگاویش کللتوری بەخشینە لە بەری زیادە مەسرەفی هاوکارانم پێم بەڵێن هیچ کاتر نەماوە سوپاس تاوەکو ئێستا بینەرمان بوون تا ئاڵلقەی ئایندە بەخوای گەورەتان ئەسپێرم هەر شاد بشین.